شێخ معرف لە شعری ئاگری نەورۆزی عاشقا دەفەرموێ ئاگری نەورۆزی عاشقی تۆمی تر ناکوژێتەوە نەک دڵ و بیرم هەموو تاری لە شمەگرێتەوە وەک بژانی زەڕە هەر کەس لێم نزیک بێ تووشە بێ هێندە سۆز و جۆش و نەشئە و زەوقی لێ ئەکرێتەوە سەیری چەند تووشە بەڕێکەوت ئەمڕۆ تۆ لوتفت هەبوو وام ئەوت ئەم شەو شەوی دیدارە هەر نابڕێتەوە وەک بەڵای ناگەهان لەولاوە شاباڵی ستەم وەک خەتی سەر تەختەڕەش هیوا و ئومێد ئەسڕێتەوە چی بکەم زوڵمی حکومداری وڵات ڕامی فراند تووڕی هەڵدامە وڵاتێ دووری هەر نابڕێتەوە دەشت و شارم لێ ئەکاتە چاوڕاوی من ئەکەن بۆچی چونکە عاشقم دەستم ئەبێ ببڕێتەوە. بینەرانی خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد فەرمونون لەگەڵ دیمانەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە. بەرنامەی ئەم جارەمان قسەکردن و لێدوانە لە سەر شیعر و نووسینەکانی نووسەرێکی گەورە، نووسەرێکی خەباتجێڕ، نووسەرێکی شۆڕژێڕ کە هەر لە کۆتاییە بووە قوربانی بیر و باوەڕی خۆی. بێگومان ئەم نووسەرە شاعیر و نووسەری گەورە شێخ مارۆف بەرزنجیە. بۆ ئەم بەرنامەیە میوانداری کوڕی شاعیر و نووسەر شێخ مارۆف بەرزنجی کاک سامانمان کردووە. کاک سامان بەخێر هاتی بۆ بەرنامەی قەلەندەرخانە. زۆر سپاس. هەروەها لەگەڵ ساکارخان بە ئامێری عود بەشدارە بێ لەگەڵمانە ساکارخان بەخێر هاتی. بەخێر بێن. خۆش بووین. دەستان خۆش بۆ بەرنامە جوانەکەتان. کاک سامان بێگومان لەوانەیە ژیانی شاعیر وەکو بیرەوەری خۆت لە یادە نەبێت، بەڵام وەکو زانیاری خۆت لەسەر ژیانی شاعیر حەزەکەی سەرەتایەک و کورتەیەک لە بارەی ژیانی شاعیرەوە شێخ مارۆفی بەرزنجیەوە بۆ ئێمە و بۆ بینەران باس بکەیت. مارۆف بەرزنجی بە حەوت مانگی لە شوباتی 1921 لە ناحیەی قادرکەرەم لەدایک بووە. لە خێزانێکی ئاین و سەر بە ڕێبازی تەریقەتی قادری لە باوەشی باوکیە کە هەر هەستی شعری گوێی بە شعر دەست پێەکە. بیستنی شعر لە دیوەخان و تەکەی شێخ عەبدولکەریمی قادرکەرەم کە جێنشینی شێخ حەسەنی قەرەچێوارە لە تەریقەتدا. شێخ عەبدولکەریم شاعیر بووە بە نازناوی خادم. شعرەکانی لەبارەی عشق و تەسەوف و دەروێشیە. خوێندنی سەرەتایی لە قادرکەرەم تەواو دەکا بۆ پۆلی یەکی ناوەندی دێنە کەرکووک. لە کەرکووکیش جێگا و ڕێگایەکی تایبەتی خۆمان هەیە کە پێوەترێت تەکیەی شێخ حەسەنی قەرەچێوار. لەو تەکیە لەگەڵ چەند برایەک و برازایەکیا بەیەکەوە خوێندن تەواو دەکەن تا ساڵی 44 لە کۆلێجی حقوق لە بەغدا وەردەگیرێ. بەڵێ کاک سامانگیان بەر لەوەی بینە سەر ئەو باسە ئەمێ بپرسم هۆکاری چی بووە کە شاعر لە تەمەنێکی زۆر گەنجەوە شعری نووسیوە؟ وەکو عەرزم کردی دیوەخانی تەکیە و خانەقا و ئەمانە بۆ ئەو سەردەمانەی کوردەواری خۆمان مەڵبەندی ڕۆشنبیری بوون لە کوردستانە. بەدەگمەن ئەبینی تەکیەیەک یا خانەقایەک مەدرسەیەکی دینی یا مامۆستایەکی ئاینی یا زانایەکی وای تیانە بێ کە منداڵانی ئەو دەڤەرە فێر خوێندەواری بکایە. مەلا ناودارەکانمان شاعیرە ناودارەکانمان هەمویان کە ژیان نامایانە خوێنیتەوە لە یەکێ لەم خانەقا و تەکیانە پەروەردە. بەڵێ ینی ئەو کاتە تەکی و مزگەوتەکان شوێنی پەیداکردنی معریفە بوون پلەی یەکەم. هەر شاعیرێکە گری لەهی لە 150 ساڵی ڕابردوو تا ئێستا ئەگەر ژیان نامەی نووسرا بێتەوە لە یەکێ لە تەکیە و خانەقاکانە ژیانی بردووەتە سەر و عیلم و خوێندەواری فێر بووە. بەڵێ لە بدایەتەوە هەنێ جار لە ژێر نازناوی ناسراو شعرەکانی بڵاو کردوێتەوە، دوجاریش پشکۆ. هۆکاری ئەمە چی بووە کە گۆڕیوێتی؟
لە سەرەتاوە لە ساڵی چل مامۆستا شاکر فەتاح ڕەحمەتی کە بەڕێوەبەری ناحەی قادرکەرەمە بێ ئەو هەڵوێستی خۆی هەروە بووە مامۆستا شاکر فەتاح خوێندەواری مەنتقەکەی کۆ کردوتەوە توانیوێتی ببێتە مەڵبەندێک بۆ پێگەیانن و نەهێشتنی خوێندەواری لە هەموو ناوچەکان جا لە قادرکەرەمە 2 ساڵ لەوێ مدیر ناحیە بووە ئەم خوێندەوارانە مارە بەرزنجی و براکانی و کەس و کار ئەوانەی کە خوێندەوار بوون وەکو مامۆستا هاوکار بوون لەگەڵ مامۆستا شاکر فەتاح بۆ نەخێشتنی نەخوێندەواری لە 4 دێی دەور و ئەترافی قادرکەرەم مەڵبەندێکیان کردوتەوە بۆ نەهێشتنی بە تایبەتی لە هاوینانە بەو مناسبەتەشەوە جەریدەیەکی هەفتانەی دەرەکرد دیواربند بوو چونکە مرکزی ناحەی وا لێ کرده بوو لەگەڵ سنتەرێکە بوو پێوترا باخی گشت لای ناویان وا لێنا فەلاحەکان ئێواران جوتیارەکان دوایان خواردن لەوێ کۆ بوونەوە هەم بۆ سوعبەتۆم بۆ خوێندن و هەم بۆ فێربوونی خوێندن و خوێندنەوە دیواربندێکی دروست کردبوو بە ناوی باسەڕەوە چونکە ڕووباری باسەڕە بە ناو دەی قادرکەرەم هاتێ ئەپەڕێ ئیتر لەوێ مارف بەرزنجی و خوێندەوارەکانی تری قادرکەرەم کە لە هاوکار بوون لەگەڵ مامۆستا شاکر فەتاح بە نازناوی ناسراود شتی بڵاو کردوتەوە لێ شتی نووسیوە دوایی لەگەڵ بەرەو پێشچوونی ڕادەی سەقافەت و خوێندەواری کە هەستی ئەدەبی زیاتر بووە ئیختیاری ناوی شوانیشی کردووە بە هەندێشت پشکۆ ناسراو بەعزێ شوێن بە بەعزێ گۆڤار بە ناسناوی مارف بەرزنجی ڕەمەی مامۆستا شاکر فەتاح کە باسی کرد پێم وایە شاکر فەتاح لە گەلێ شوێنێتی کوردستانیشە ئەم هەڵمەتی بەڵێ لە هەڵەبجە کردوێتی لە چەمچەماڵ کردوێتی لەو ساڵانەی ئەخیرە پێش ئەو دەستە چەپەڵێک کە لە ناوی برد من بە خزمەتی گەیشتم هەموو لاپەڕەکانی باسەڕێی دامی بەڵام باش بوو لە دوای خۆیان هەمووی بە چاپ گەیاند بەڵێ بێگومان لەو کاتەیە نوخبەیەک بوون لە شاعیرەکان کە هەوڵی ئەویان ناوە کە کۆمەلگا ڕۆشن بیر بێ کە فکریان جوان بێت کەیتر لە شاعیرەکان هاوچەرخی شاعیر هەوڵی ئەویان داوە لە شاری کەرکووک کە شاری کەرکووک مەڵبەندێک بوو بۆ هەر سێ شارەکەی کوردستان هەولێر و دهۆک و هەولێر و سلێمانی و کەرکووک چونکە دواناوەندی نەبوو لەم شارانە لە کەرکووک هەبوو هەمویان ڕویانە کردە کەرکووک لەوانە دڵداری شاعر هەژاری مۆکریانی ئەمانە هەموو لەو سەردەمە لە کەرکووک مامۆستا برای مەحمەد سەمەد خانەقا ئەمانە خۆیان کەرکووکی بوون ئەساسن مەسەر مارف بەرزنجی و سەمەد خانەقا و بەڵام ئەوەی کە لە شارەکانی ترەوە هاتبوون مەسەرەن دکتۆر عەزەدین یادی بەخێر لەوێ بوو مارف خەزنەدار هەر لەوێ بوو عەقیل شێقار کە ئەمانە دەستەی گۆڤاری شەفەقیان دەرهێنا لە ساڵانی 57 پێشتر نووسەرەکانی ناودارانی کورد ئەکسەریەتیان لە کەرکووک بوون بۆ بە شارێکی سیاسی سەرەتای ڕێکخراوی دارکرد دروستکرا کە لە پاشا تەتەوەری کردبوو بە حیزبی هیوا لە پاشا بوو بە سەرچاوی ئەو دوانە بوون بە ئەساسی دروستبوونی حیزبی دیموکراتی پارتی دیموکراتی کوردستان کە لە 1960 ئیعلان کرا. بەڵێ ئەگەر کاک حەمید شعرێکمان بۆ بخوێنێتەوە فەرموو دەست خۆش خاتونکی. شێخ لە شعری ئاخێزدا دەڵێت ئەبینم ژین لە گشتی تاڵە تا لەم نەزمەدا مابین مەحاڵە پێبهاوین ئێمە تا لەم ڕێگەدا مابین کەسێ گەر دوودڵی کە ڕێگە ناکە دوودڵی بەس بێ ئەوی داماوی کۆشش بێ مەحاڵە لێی وەشێ کەس بێ لەبەر باری ستەمکاران مناڵم ناڵەباریمان بە نرکەی ڕاپەڕینی مردی مەیدانی ئەبێ دەرمان لە ڕێلادان و پێڕەوی نانەچاڵی ترس و نامەردی
بەچار ناشێ ئەگەر چارت ئەوێ فەرم و جوان مەردی درەختێکە جوان مەردی هەمیشە ئاڵودەی سەختی لە دڕک و داڵی ئازارە ئەهاوێژێ بەری پوختی ببینە میلەتێکی تێگەیشت و پێگەیشتووی وا نە کەس زۆرمان بەسەردا کاو نە زۆرمان بێ بەسەر کەسدا. دەم خۆش کاک حەمیدیان دەست و چاو خۆش هاتوونگیان مامۆستاگیان ئەتوانین بڵێن هەرچەنە باسی بیرمەندی شاعر بکەین وەسفی کۆتایی نایە زۆر جار شاعر هەوڵی داوە لە ڕێگەی شانۆ یاخود ڕخنەی ئەدەبیەوە یاخود بابەت و چالاکی تری ئەدەبیەوە پەیامی خۆی بگەێنێ حەزەکەم باسێکی ئەوشمان بۆ بکەین. معرف بەرزنجی لە ژیاننامەی خۆی کە بە دەستخەتی خۆی نووسیوێتەوە بۆ دکتۆر معرف خەزنەدار لەو کاتەدا لە مۆسکۆ بێ بۆ خوێندنی دکتۆراکەی ئەڵێ من شعرم نەکردووە بە پیشە سۆزێک لە ناخما ئەجوڵێ یەکسەر دەستە دەمە کاغەز و قەڵەم ئەوەی کرد سۆزەکەم ڕێنیشان دەرە ئەیکەم بەو شتەی کە دەرئەچێ چونکە بۆ جەماوەرە و لە شوێنێکی ترە کە باسی شعرەکەیەکە ئەڵێ لەگەڵ ئەوەی کە ئیلهامە سەنعەتکاریشی دەستی تیا ئەبینرێ لە شێری دڵی من ئەڵێ کە سۆزەکەم بۆ هات دەستم پێ کرد سۆز تەواو بوو شعرەکەم پێ نەگەیشتوەتە کۆتایی نەمتوانی تەواویکەم ڕاوەستام ساڵێکی بەسەردا تێپەڕی خۆی لە ژیاننامەکەەوە ئاڵێ ساڵێکی بەسەردا تێپەڕی هەمان کات و زەمان دوای ساڵێک هەمان سۆزم بۆ هاتەوە یەکسەر دەستم کرد بە تەواوکردنی کەواتە معرف بەرزنجی شعری هەم سەنعەتکاری هەم ئیلهامە وردە وردە خۆی پێگەیانەوە ئەوەی کە هەستی پێکردووە بۆ نەتەوەکەی نووسیوێتی بەڵام کە مامۆستایانی پایەبەرز گۆران و شێخنووری شێخ ساڵح ڕێبازی ئازادیان گرتە بەرگی کوردەواری تایبەتی خۆی کرایە بەر هەستی شاعیرێتی معرف بەرزنجی و هاوڕێکانی تری تەلەبەیەکی چاکی ئەو ڕێبازە بوون خۆیان ڕزگار کرد لە مەسەلەی تەفعیلە و بەڵێ مامۆستاجان ئەوەی ئێمە بەسمانە وەکو ئەیبینین بە تەمەنێکی کورتەوە گەلێک کاری ئەدەبی گەورەی ئەنجامداوە کە شێخ مارفی بەرزنجی شاعیرێکی فرەڕەهەند بووە یعنی تەنها بە شعرەوە نەگیرساوەتەوە لە بواری وەرجێڕانە گەلێک شتی وەرجێڕاوە مەسەرەن ئەوەی کە هەیە لە بواری شانۆی نووسیناوە بزانم ئەکاتە یەکەمینی ئەو کەسانی کە شانۆی یان نووسیوە لە ئەدەبی لەو سەردەما نازام کەسی تر پێش ئەو چیتر هەبوو بێت دوکو مێژوو بەڕاستی معرف بەرزنجی لە کە گۆڤاری کوردی دەستی پێکردووە لە هەموو گۆڤارەکانە دەستی کردووە بە نووسین خۆی لە شعر دزیوەتەوە بۆ فێربوونی چیرۆک دەستی کردووە بە چیرۆک نووسین لەگەڵ چیرۆک نووسینە کە تۆ گۆڤار و یان نووسینی کوردی دەست دەکەوێ بابەتی ڕەخنەیەشی بە جوانی گرتووەتە بەر ئەمجا مەسەلەی وەرگێڕان هیوایەتێکی بووە لە خۆی لە دەست نووسەکەی باسیەکە ئەڵێ کتێبخانەی کوردی زۆر شتی نوقسانە ئەبێ لە هەموو بوارەکانە دەوڵەمەندیکەین بۆ ئەوی خوێندەواری کورد بە ئاسانی ئەو سەرچاوانەی دەستکەوێ. بەڵێ کاک سامان ئەشتوانین بڵێن کە شاعر هاوشێوەی نووسری مەزنی سۆڤێتی مەکسیم گورکی توانیوێتی هاوسەنگیەک لە نێوان ڕێبازی ڕیالیزم و ڕۆمانسیدا دروست بکات. ئەمەش ئەکرێ بڵێن لەو کاتەدا پێشەنگ بۆ بەڕاستی لە ناو کووردا کە ئەو هاوسەنگیە دروست بکە لە نێوان ڕیالیزم و ڕۆمانسیەتدا. لە واقعەتدا خۆی باسی ئەو ویناکە و مامۆستا عومەر معرف بەرزنجی لە پێشەکیەکەیە بۆ هەموو بوارەکانی ئەدەبی کە ئەسپی خۆی تاوداوە معرف بەرزنجی ئەو شەرحێکی تایبەتی کردووە لەو وینا دکتۆر عەزەدینیش لە الواقعیە فی الأدب الکوردی ئیشارەت بەو حاڵەتەدا کە توانای چەندێک بووە لە ڕیالیزمی و ڕۆمانسیەتدا
مەرحەلەکەی ئەوان وا بووە مەرحەلەی ئەو شاعیرانە یا ئەو ئەدیبانە یا ئەو نووسەرانە لەو فترەیە لە قاڵبی کۆن چۆن دەرچن بێنە ناو واقعیەتە واقعیەتێکی ڕۆت و جوان و ئاشکرا لە نووسینەکانە ڕەنگی داوەتەوە پاش تێگەیشتنیان. بەڵێ لەسەر وەکو بواری وەرجێڕان دیارە شێخ معروف کە کاریگەری چەند شاعیرێکی پێشکەوتن خوازی عەرەب و تورک وەکو مەسەلەن نازم حکمت یا شاعری بەناوبانگی گەورەی عێراقیدان بەڵێ دوو شعری نازم حکمت و حسێن مەردانی گۆڕیوەت ناوەڕۆکەکەی کای خوێنیتەوە بە هەردوو لوغەکە بە کوردی چ بە کوردی چ بە لوغەی تورکی یا عەرەبیەکە فکرەکە هیچ دەستکاری نەکراوە بەڵام تامێکی کچەکەی هیرۆشیمای نازم حکمت کە تەرجمەی کردووە لەو ساڵانە لە مێرەجانێکە خوێنیانەوە کچێکی کوردی خۆمان لێرە لە مێرەجانێکی هەر بەهار بوو خوێندیەوە جائزەیەکی گەورەی وەرگرت لەسەر خوێندنەوە ئیلقایەکی جوانی هەبوو مەفهومێکی جوانی هەبوو جا شاعر لە قاڵبەکە چێژە شعرەکە لە دەست نەدراوە چێژە شعرەکە چونکە زۆر جار تەرجمە هەین دەکات مەفهوم تێکەدا زەوق تێکەدا بەڵێ ئەو ڕۆحیەتە ناگەێنێتەوە ئەتر لەحمەکەی حسێن مەردانیش بە هەمان کە خوێنیتەوە چ بە عەرەبی چ بە کوردیەکەی مارە بەرزنجی هەمان چێژەتە داتێ وەک کچەکەی هێرۆشیمای نازم حکمت لە بوارەکانی تریش مارە بەرزنجی دەستی لە سجنا لە بەندیخانە زیاتر راپۆرتێک دەربارەی ئیسلاحی زراعی لە عەرەبیەوە کردووە نامێلکەیەکە پێم وایە کتێبێکی تریشی محەممەد یوسف نەجمە هونەری چیرۆک فەن القصە ئەوە ئیتر کە دەستی دایە ئەوەی کە چیرۆک بنووسێ خۆی لە نووسینەکەیە باسیەکە لە ژیان نامەکەیە. بەڵێ کاک سامان وە کۆزانین شاعر جیهان بینیەکی زۆر جوانیشی هەبوو بۆ نمونە کاتێ لە بەغدا زیندانەکرێ شعرە نووسێ بۆ یۆری گارگارین بۆ کۆنگۆ ئەمە دەرئەخا کە شاعر بەڕاستی دیدێکی زۆر فراوانی هەبووەوە لە هەمان کاتی هەروەکو گۆران چۆن شعری بۆ پۆڵ ڕۆبسن نووسیوە گۆرانی بێژی ڕەش پێست ئەمیش شعرێکی بۆ پۆڵ ڕۆبسن نووسیوە هەموو هەڵوێستێکی ئینسانی جیهانی هەوێن بۆ شعرێک یا بۆ نووسینێک بەنسبەت ئەم شاعیرانەوە چ مامۆسا گۆران ڕەحمەتی چ مارە بەرزنجی چ شاعرە چونکە هەدەفی ئینسانیەت بووە یەکسانی کۆمەڵایەتی بووە هەتا لەو شعرێکە جەنابەت ئێستا خوێنتەوە کاڵە ببینە میلەتێکی تێگەیشتووی پێگەیشتووی وە کە زۆرمان بەسەرداکا و نە زۆرمان بێ بەسەر کەسدا یعنی بە یەکسانی بتوانین لەگەڵ عالەمە بەیەکەوە بژین. کاک سامان وەک بیرەوەری خۆت کاتێک باوکت شعری نووسیوە یاخود با بڵێن ئەگەر ئاماژەی پێیا بێ لە یاداشتەکانیە شعری بۆ دایکت نووسیوە شعری دڵداری یاخود بۆ یەکێک لە ئێوە ئەوە خۆم هەستم پێ نەکردووە چونکە وەختێک ئەوی ئەدام کراوە من عمرم 8 ساڵ بوو ئەوە نەی کە لە خەیادمە زیکرەیاتێک کە هەبوو بێ لە مناڵی دەوری 4-5 ساڵی سەرۆکی شارەوانی کەرکووک بوو یادێکی جوان ساز کرا لە لام کەرکووکە بە ناوی جەژنی مناڵان من و دکتۆر فەرهادی برامی برد بۆ ئەو یادە فەرهاد لە من مناڵترە بە ساڵێک ئەو لەقتەیەم لە خەیاڵە لەگەڵ ئەوەش لە گرتوخانەی بەغدا کە دیومەیتر هیچ شتێکی تری وەزیندوو نایەتەوە خەیاڵن. بەڵێ مامۆستا ئەمەوێ ئەو ساڵی 1950 دەستگیر کراوە ماوەتەوە لە زیندانی تا کودەتا شومەکەی هەشتی شوباتی باسیەکان لەو کاتا لە سێدارە دراوە بێگومانەوەی کە هەیە کۆمەڵی یاداشتی زۆری هەیە کۆمەڵێک شعر و نووسین و ئەدەبیاتی هەیە کە لە زیندانە نووسیوەتی خوالێ خۆش بوو کە حەمی مەلاکەریم لە نامەیەکی ئیشارەتی بەوەیەوە بەڵێ ئەو شتانی کە هەیە لە زیندانە بە تایبەتی وابزانم شتێکشی بۆ مەرجی گۆران نووسیوە ئەگەر خەندەخان ئەوەی کە بۆ مەرجی گۆران نووسراوە بۆمان بخوێنێتەوە دوایی حەزەکەین بە خۆشحاڵیەوە.
شاعر لە نووسراوێکدا بە ناونیشانی گۆرانی دووبارە نەمەر دەفەرموێ دەبگری هەورەکەی پاییز بە کوڵ بگری بەسەر ئاخر گڵاو ئاخر گوڵاو بەسەر ئاخر ڕۆژی گۆرانە بۆ گوڵی خوێناوی دڵی دڵدارانی دڵسۆز بۆ گەشتی قەرەداخ و سیا چەمانی هەورامان بۆ جوانی بێنازی لادەیی وەک وەنەوشەی بنت و تڕک خامۆش بۆ ئەستێرەی دەمکەلی ئاوا بوون وێنەی دڵۆپی ئاو بەسەر لێوی تیمەوە بۆ نەبەردی و ئاڵی و ئاڵای بەرزی گوڵە هێرۆی ناو دڕک و پوشی قرچەی هاوی گەرموشک دەبا بگری بە کۆڵ بۆ بولبولی کورد و گۆران بۆ قاسپەی شاکەوی بابان و سۆران مامۆستا بەرهەمەکانی معروف بەرزنجی ئەوەی شعر بوو ئەوەی کرد لەو کاتەدا خۆی توانای هەبوو لە شەفەق و لە ڕۆناهی و لە گەلاوێشدا بڵاوی کردبەوە بەڵام فترەی کە لە گرتوخانەی بەغدا بوو بۆ دکتۆر معرفی نووسیوە ئەڵێ ئێستا لە مانای ژیانی نووسین گەیشتوم ئێستا ڕۆمانێکم بەدەستەوەیە ڕنگدانەوەی ژیانی کوردەواری خۆمان لە زمانی عوسمانلیەوە تا ئەم سەردەما ئەو ڕۆمانە لە ترسی فەوتان مامۆستا محەممەدی مەلاکەریم بەداخەوە لەگەڵ هەندێک دەستنووسی مامۆستا گۆرانە ئەو زمانە وابزانام ئەی نێژن ژێر خاکە شاردبیانەوە شێ لێ ئەدا و ئەترەڵێ کۆمەڵی هەویر بوو دەسم کەوت خۆی دەستخەتەکەی هینی پێ کردووە بە زۆر بەتەمای ئەوە بوو ئەو ڕۆمانە تەواو کاو بگاتە چاپ بەڵام گرنگترین چیرۆکی بەلای ئێمەوە چیرۆکی ئاواز و کەبابە ئاواز و کەباب چیرۆکێکە لە کۆتاییە ئەو ئەسبابی پیاوکوشتنە ئەکا بە شتێکی بەرهەمهێنەر بۆ خەڵکە ئیسیفادەی لێ بکات لەم ساڵانەی ئەخیرە هەمان فکرە لە نەتەوەیە گرتوەکان کرا بە سیمبولێک و لە فلکەی بەردەمی نەتەوەیە گرتوەکان چەک و ئەسلیحە کۆکرێتەوە ئەکرێتە شتێککە ئیسیفادەی هەیە بە سیمبولێک بۆ بەشەریەت بۆ ئینسانیت و گەلێ چیرۆژی تریشی هەیە بەوەکو گای پیرۆز خۆی وەسپیەکە بەس هەدەفەکەم لە ئاواز و کەباب تەنهاوە بوو چەقۆ و ئەسبابی تفەنگ و ئەمانە بۆ پیاو کوشتن کۆ بکرێتەوە بکرێ بە شتێک خزمەتی ئینسانیەتی پێ بکە بەڵێ مامۆستا دواپرسیارمان ئەوەیە کە ئێمە سەیری ژیانی شێخ مافی بەرزنجیەکەین سیرەکەین 42 ساڵ تەمەن بەڕاستی تەمەنێکی کورتە بۆ ئەو هەموو بەرهەم و شاکارە ئەدەبی کە ئەو نووسیوێتی وەکو کەسێکی ڕۆشنبیر و بۆ ئەو هەموو خەباتەشی کە کردوێتی ساڵی 1963 کە لە سێدارە دراوە پاش ئەوە ئێوە وەکو خێزان ژنەکەی و 8 مناڵ بەجێماون بەڵام ئەوەی ئێمە ئەیبینین کە ئەم 8 مناڵە هەمویان زۆر بە جوانی و بە گەورەی پێگەیشتون و هەمووشیان پلەپایی بەرزیان هەیە ئێستا ئەمە حەز ئەەکەم بزانم ئەمە چۆن کە باوکم لە سژنە بێت دایکم ئەچێتە لای بۆ لە زیارەتێکە ئەڵێ ڕێگایەکم بۆ دانێمە چی بکەم بە 8 مناڵەوە هیچ وەڵامی داتێ ئەڵێ من لە سژنا و تۆ لە یەک کاتە هەم دایکی هەم باوک جا دایکم لە ئاغاکانی ئەسعەدی هەولێرە خاڵم بێت بە دوایە و بە یەکەوە ئێمە ئەباتە هەولێر تاوەکو خوێندن بە هەمومان تەواوەکرێ هاوکاری خاڵوانم بۆ ئێمە بۆ دایکم ئێمە بوو بە سەبەبی ئەوەی کە ئێمە پێ بگەین ئاوا ژیانمان بردە سەر هەرتەمەند درێژ بن بەڵێ کاک سامانگیان ئاماژەت بەوەدا کە ئەتانەوێت چاپی دووەمی دیوانەکە بە چاپ بگەێنن دیوانەکە جیاوازی لەگەڵ چاپی یەکەما چی ئەبێ ئایا شعر و دەستنووسی تازەی شاعر هەیە کە دووبارە چاپ بێگومان
لە ساڵی 93 لە دوای ڕاپەڕین ئێمە پێشتر ئەم بە بەرهەمانەماندایە چاپکردن لە بەغا منعی لەسەر هات نیان هێش چاپ بکرێت لە ساڵی 79 مایەوە لە ترسی فەوتان چونکە زۆر بەرهەمی تری فەوتاوە لە دەربەدەری خۆیە و لە فرسەتمان هێنا لەگەڵ مامۆستا عومەر مارۆڤ بەرزنجی جهودمان خستە یەک ئەم بەرگە بەس لە ترسی ئەوەی کە لە فەوتان ڕزگاری بێ لە دوای 2003 لە ماڵی هەندێک دۆست و برادەر چیرۆکێک و یەک دوو پارچە شعری ترمان دەستکەوتەوە لەگەڵ نووسین ئینشاءڵڵا لە نزیکانە بەرگی چاپی دووهەمی ئەکرێتەوە بەرچاوی خوێنەران و بە پوختەتر و بە بەرگێکی تازەتر ئینشاءڵڵا. بەڵێ کاک سامانگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ ئەو زانیاریە بە نرخانە سپاس خاتونگیان بۆ ئامادەبوونت زۆر سپاسی کاک حەمیدی شەکەم سپاس بۆ توش ئازیزان سپاس کە هەتا ئێستا بینەرمان بوون زۆر سپاس ئەمانەوێ کۆتایی بە بەرنامەکەمان بێنین بە شعرێکی شاعر کە کراوە بە گۆرانی لەلایەن هونەرمەند حەسەن گەرمیانیەوە گۆرانی قادر کەرەمە بفەرموو. ئەی قادر کەرەم لانەی مناڵیم تۆ مەریزینی گشت خۆشی تاڵیم یادی مەڵباندی مناڵی و لاوی یادی خنگەرمی و خەیاڵی خاوی یادی سەیرانی سەرپاڵ و لێوچەم بەهار و هاوین دوور لە خەموتەم چەمی بەسەڕە و تافگە و نەوڕانی لە گۆمە گەورە بۆ مەلەوانی ساڵی دوو بەهار لەم چەمە جوانە بەهاری دووەم کە هاوینانە فیدای خاکت بم فیدای خاکت بم فیدای سەیرانگای بەهارانە